سڵاو ئەگەر ئاین بەهایەکی گردردونی بێ بەڵام پراکتیزەکردنی لە واقعا بەدەستی مرۆڤە کەواتە کەلتور و ڕۆشنبیری مرۆڤ کاریگەری ئەبێ لەسەر چۆنیەتی پیادەکردنی بەهاتینیەکان ئایا کوردستان یاخود کورد توانیوێتی ئەم بەها ئاینیانە لە ناو قاڵبی خۆیان جێ بکاتەوە بینەرمان ئاین وەک فۆرمێکی باڵای ڕوحی هەوڵ دەدات هێڵێکی بەهێز بێت لە نێوان ژیان و مردن و هەردوو جیهاندا کە مرۆڤەکان لە دێر زەمانەوە باوەڕیان پێی هەبووە لەم نێوەندەدا ئاینی ئیسلامیش وەک ئاینێکی جیهانی و بانەتەوەیی هەوڵی داوە هەندێک چوارچەوەی گشتی و هەمەکی بۆ پەیوەندی نێوان مرۆڤ و خالق و مرۆڤەکان لەگەڵ یەکتر لە بازنەی پەیوەندی ئەخلاقیدا دابڕێژێت لەگەڵ کارلێکی ئیسلام لەگەڵ واقعی جیاوازی هەر کام لەگەل و میلەتانی ناوچەکە بە جۆرێک لە جۆرەکان شێوازی جیاوازی ئاینداری سەری هەڵداوە کە هەر کامێکیان ڕنگ و بۆی کولتور و داب و نەریتی گەلە جیاوازەکانی وەرگرتووە گەلی کورد بە درێژایی تێکەڵبوون و وەرگرتنی ئەم ئاینە توانیوێتی فۆرمێکی نەرم و لێبوردە لە ئیسلام دروست بکات کە گونجاو بێت لەگەڵ بەها سەرەکیەکانی داب و نەریتی کوردەواری و بەها چەسپا و باڵاکانی ئیسلام و ئەمەش لە ڕێباز و تەریقەتەکانی تەسەوف و ژیانی ڕۆژانەی خەڵکی کووردا ڕەنگی داوەتەوە بەم جۆرە زانایانی کورد لە ڕێگەی خوێندنەوەی قوڵی خۆیان هەوڵیان داوە نەکەونە ژێر کاریگەری ئیسلامی بە عەرەبی و بە فارسی و بە تورکی کرا و کە لە ڕاستیدا پرۆژەیەکی سیاسی بووە و لەم ڕێگەیەوە توانی ویانە پارێزگاری لە شوناسی کورد و بەها و کولتورەکەی بکەن و لە توانەوە و لە ناوچوون بیپارێزن کاتێک ئاین دێتە ناو کۆمەڵگەی کوردەواریەوە بێگومان بەبەرجێک و پۆشاکێکی عەرەبیەوە دێت بەڵام ئایا گەلی کورد وەکو گەلەکانی تری فارس و تورک توانیوێتی ئەم پۆشاکە عەرەبیەی لەبەردا بکەنێت و جامانە و پشتێنی کوردی پێ ببەستێ بە جۆرێک کە لەگەڵ ڕوحی خۆیان بگونجێت یاخود هەر بەو شێوە عەرەبێتی داماوەتەوە ئەوەی کە دەبیندرێت لە مێژووی کوردەواریدا بە جۆرێک لە جۆرەکان کورد توانیویانە ڕوحی ئاین وەربگرن و وەک دەڵی بەرجی کوردایەتی بەبەردا بکەن ئەمە لە حوجرەکان و لە تەریقەتەکانی تەسەوف و لە شێوازی ژیانی کۆمەڵگەی کوردەواریدا بەڕوونی دیارە بەڵام لە ئێستادا وەک دەردەکەوێت ئەم بەرگ پۆشینە بەرەو کالبوونەوە دەچێت دیسانەوە ئاین بەرجی عەرەبی بەبەردا بکرێتەوە و لە ناو ناوچەی کوردەواریدا بە بەرجی عەرەبیەوە بژین ئەوترێت ئاین ڕاستە بەهایەکی گردردونیە بەڵام ئەچێتە ناو هەر نەتەوەیەکەوە ئەبێ شکڵی ئەو نەتەوەیە وەربگرێ یاخود ببێتە بەرجێک بۆ بەری ئەو نەتەوەیە وەکو کەلتوری ئەو نەتەوەی لێبێ بە شێوەیەک بێگانە نەبێلی ئەم قسەیە تا چەند بەلای بەڕێستەوە تەواوە بێگومان هاوڵاتێکی کورزوبان نێریامێ لە کوردستانە ئەوەی کە هەیەی ئیسلامەتێکی وەرگرتووە جیاوازە لە یەکێک لە وڵاتێکی ترە یا لەگەلێکترە یا لە دەوەیشترە باشە ئەمە تەریقەتەکانی تەسەوف قادری و نەقشبەندیمان هەیە قادری زۆرتر و پێچێ بڵین لە ناو کووردە هەڵکەوت بێ بەس نەقشەبەندی بڵین لە هەندستانەوەتەوە ئایا توانراوە ئەم دوو تەریقەتە بکرێتە پۆشاکێک بۆ بەری کورد بەو شێوەیە کە بەڕێزت باسیەکەی نەقشبەندیەکان بەڵێ کاتی خۆی لە شاهی نەقشبەند وەرگیراوە کە لە 1970 هجریا وەفاتی کردووە لەدایک بووە کە حەزیری شێخ مەولانە خالیدی نەقشبەندی لێ شاهی نەقشبەند لە هەندستان بەڵێ کە لێ وەرگرتووە هاتووەتە کوردستان حەزرەتی مەولانە خالیدی نەقشبەندی لە 1993 لەدایک بووە پێوەی کە لە ژیانیان نووسراوە و بەیان کراوە هاتووە ئەم تەریقە پیرۆزەی هێناوە بۆ کوردستان بۆتە مۆرچێکی کوردەواری خۆمان بە دەلیلی ئەوەش دوا بە دوای ئەو حەزرەتی شێخ عوسمانی تێوەڵە کە کوڕیەتی لە هێنەکە لێی وەرگرتووە تەریقەتەکە بۆتە خەلیفەی دوای ئەوە بۆتە مۆرشید لە 1995 لەدایک بووە ئەنجا دوایش ئەم سیلسیلە مبارەکە بۆ نەوەکانی خۆی بە پێوەی کە بوون بە مۆرشید و ئێرشادیان کردووە هەتا حەزرەتی شێخی
مەرحوم کەنەوە حەود وفاتی کرد. باش ینی پێی بەڕێزت ینی شێخ عوسمانی ئەخیر حەزرەتی شێخ عوسمان نەوەی مەلا خالید نەقشبەندیە هەر لەو سیلسیلە هاتوون یاخود لە نەقشبەندی بزان بە ویراسی نەبێت لە حەزی مەولانا خالید نەقشبەندی وەکو تەریقات تاوان لێ وەرگرتووە بەڵام یەک سیلسیلە نین لەگەڵ ئەوانە وەکو خێزان نین وەکو بەڵێ ئەم ئەچێتەوە سەر شێخ عوسمانی تەوێڵەی گەورە ئەچێتە سەر شێخ عوسمانی تەوێڵە سەیدن بەڵێ بەڵێ سەیدن مەولانا خالید سەیدە بەڵێ ئەویش هەر سەیدە ئەم مەولانا خالید ئەگەر بڵێین لە دێشی قەراخا لەدایک بووە لە دێک لە دەکەنی قەراغا زۆر کەس باوەڕ ناکات چونکە زیاتر بە شارەزووی و مەشهوری بە شارەزووری بە هەوراوی ئەو ناوە زیاتر مەشهورە و بەناوبانگە بەڵام تەشریفی لە دێک لە دێکانی قەراغ لەدایک بووە پاشان دەستی کردو بە خوێندن بۆ زۆربەی زاناکانی کوردستان عالمە گەورەکان ئەوانەی کاڵکەوتون ئیتر دوای ئەوە کە عیلمەکانیشی تەواو کردووە هەستی کردووە فەراغێکی دەرونی هەیە پڕی کاتەوە کە لە ڕێی ئەم تەریقە پیرۆزە وەریگرتووە کە ئەنی خۆی بە تایبەتی چۆ بۆ بە تایبەتی چووە سەفەری کردووە زۆر ینی لە ژیانەکە کە باسێکە مەشەقەت و تەریقەت ناڕەحەتێکی زۆری هەر بالمناسبە نەقشبەندی کۆنترە لە کوردستانە یا قادری نەقشبەندی ئەچێتەوە بۆ تامانەی تقریبان ئەگەر بگەڕێنەوە بۆ شێخ عەبدوڵقادری گەیلانی 500 بۆ شێخ عەبدولکەریم ئەمە تازەیە بە چاوانەوە ئەمەم تازەیە بەڵام بەنسبەت شێخ عەبدوڵقادری گەیلانیەوە تەبان لە پیاسەکانە کۆنترە تەریقەت زۆر بووە کەوەی کە زیاتر وەکو جێنال ئاماژە پێکرد لە ناو کوردەواریە زیاتر نەقشبەندی و قادری باشە مامۆستا ئەو مۆرکانە چین با بڵین کە نەقشبەندی یا قادری توانیوەتی لە ناو کووردا بیچەقێنێ وای بیپارێزێ وەکو وەکو بڵین بە کورداندنی دین لە ڕووی زیکرەوە لە ڕووی مەجالیسی بڵین زیکرەوە یاخود شێوازی جلوبەرێک شێوازی زیکردکردن شێوازی مامەڵەکردن لەگەڵ خەڵکە چی شتێک بووکەوە ئەگەر سەیری کەین لە ژیانی ئەم تەریقە پیرۆزانە بە تایبەتی لە دوای ئەوەی کە حەز شێخ ضیاءالدین هات بیارەی پیرۆزی تەخسیس کرد و دیاری کرد بە مەدرسەیەک و بە تەکێش بە خانەقاش یعنی بیارە وا مەشهوور بوو بە ئەزهەری کوردستان تەنانەت ئەوەی کەوا بازەکرێ لە وڵاتان لە دەوروبەر لە دەرەوسیەکان چەنەها تاڵیبی علم هاتووە بە عولەمایی و بە زانایی تەخەڕوجیان کردو گەڕاونەتەوە بۆ ئەمە وای کرد ناوێکی گەورە بابە بیارەی شەریفە کە ئەزهەری کوردستان مەشهوور بووە و تا ئێستاشی پێوە بێ کە ئەڵێن بیارە ئەوان لێ وەرئەگیرێ کە کەسانی وەکو مامۆستا عەبدولکەریم مودەڕیس و ئەمانەی پەروەردەکردبێت بە دەیان و سەدانی ئەوە زانا و عالم بەڵام لەگەڵ ئەوەشا کە زانا و عالم بوون ئەهلی تەقوا و سەفاش بوون تەریقەتیش بوون بەڵام پرسیارەکەی منەوە لە ڕووی مۆرچی کوردایەتی و چۆن چیان کردو بۆ نمونە ئێستا قادری وەگەوترێ معنی لە هەموو عالەمە یعنی هەیە ئەتباعی هەیە بەڵام ئایا توانیوێتی ئەو مۆرکە کوردێ بخاتە ناو شێوازی زیکر و ژیانی ڕۆژانەی خۆیەوە ئەگەر بکرێ بوترێ ینی کوردەواری خۆمان وەکو حەزەتی شێخ مەولانا خالیدی نەقشبەندی ئەسڵەن هەر ناوەکەی بەوە مەشهورە کە لە سووریا دەبان لێ نەژراوە ئاماژە بەوە کرێ کە ئەمە شارە زوریە کوردی شارە زوری ئەمە خۆی ئەمە ینی فەخرێکە بۆ کورد ینی شانازیەکە بۆ کرد کە زانایەکی ئاوا کە پێوترێت زولجەناحین خاوەنی هەردوو باڵ باڵی ظاهر و باڵی باتن مەسەلە علمی ظاهر و علمی باتنە بەڵێ عالمێکی واش بووە کە زۆربەی زاناکانی ئەو سەردەما پێویستیان بە ڕوونکردنەوە و شتی ئەو بووە لە زۆر شتا مامۆستا بێمە سەر مەسەلەی شۆڕشەکان کورد با بڵێن لە سەردەمی تازە زۆرتر لە سەدەی بیستەمەوە کۆمەڵێک شۆڕشی کردووە شۆڕشی شێخ سەعیدی پیران شۆڕشی شێخ تەهای نەهری شۆڕشی بارزانی شێخ عەبدولسەلامی بارزانی قازی محەممەد ئەمانە زۆر بەیان پیاوانی دینی یا تەسەوف بوون پرسیارەکە ئەمە ئەم شۆڕشانە لە ڕوحی نەتەوەیەکەوە تێکەڵی کوردە بە مەسەلە دینەکە یەکرێ بڵێ ئەمانە شۆڕژێکی دینیش بوون نەتەوەیش بوون لەبەرەوە
ئەمانە هەڵکەوتە و پاڵەفتەی گەلی کوردستان بوون بینیانە معانات و ئازار و ئەشکنجەی ئەم گەلس چەند ساوەستەم دیدا لە سەردەمی هەر دیکتاتۆر و زاڵمێکا بوو بێدەنگ نەبوون لە ئاس ئەو ستەمە لە ڕوانگەی ئەوە کە خوای گەورە و پێغەمبەری سەردان سەڵسەلەم لە فەرمودەکانیانە ئاماژان بە زۆڵم کردووە ستەم کە چەندە گەورەیە کە چەندە نامۆیە کە چەندە دژوارە کە چەندە خراپە ئەو زۆڵمان پێ قوبڵ نەکراوە چونکە ئەگەر کەسێک لە ئاستی ستەمکارێک لە ئاستی ناحەقی بێدەنگ بێ شوبهێنراوە بە شەیتانی لاڵ لەبەر ئەوە هەڵساون ئەم شۆڕشانە بەرپا کردووە ئەمە ئاماژەشە بۆ ئەوە کە باسی کەین بەڕاستی شوێنی شانازیە کە حجرە و مزگەوتەکان و تەکیە و خانەقاکان کەسانی ئەوەی پەروەردە کردووە ئەمە جگەلەوەیکەوە سەرکردە بوون لە شۆڕشە سەیری ژیانی ئەدیبەکان و زاناکان و شاعیرەکان بکە هەر لە مەحوی و نالی و بێخود و بێسارانی و مەولەوی و ئەمانە هەمووی لەم سلسیلا لەم مەسلەکە پەروەردە بوون و پێگەیشتون و خزمەتی ئەم خاکوڵات و گەلەیان لەم سەردەمەیە مەسەلەی ئیسلامی بەتابەتی ئیسلامی سیاسی و سەلەفی بە جۆرێک لە جۆرەکان داڕنراون لەو هەستە نەتەوەیە تەنانەت لە بە کورداندنی ئیسلام ئاین ئەگەر ئەم قسەیە بڵین ڕاستە پێتوانێت ئێستا مەسەلەن ئەوانەی کە بڵین ڕەمەچێکی دینیان هەیە زۆرتر بەلای غەیری کووردە ئەشچێنەوە وەک لە کورد تیا هەیە بەڵێ بێگومان چونکە ئەوانەی کە نەهجێکی تونڕەوی و تیژڕەوی و بەناو سەلەفیان هەیە هەرێمە باشە لێرە ئاماژە بەوە بکەین کە ئەڵێن سەلەفی ئەمە کەلیمەیە کە وشەیە کە بەڕاستی وترێ لەم سەردەما هەر ئیدعاەکە هیچی تر ئێنا سەلەفی ساڵح سەدەی یەکەم و دووەم و سێهەم بوون ئەمەی کە ئێستا بەخۆی ئەڵێ سەلەفی ئەمە ئیدعاەکە هیچی تر ئەوە ناوێکە هیچی تر ئەینا سەلەفی نین ئەکرێ ناویتی لە خۆی بنێ اینجا ئەمانش کۆمەڵێک گەنجی تایە متتەڕیفە یا لەوانەیە حەسکە شێوازی لە شێوازەکانی کەسێکی دەرەوە وکوت و ئەمەژە پێکرد معجیبێ پێی ئەو کەسە لەوانەیە بێگانە بێ بە کورد یا بێگانە بێ بە نەتەوە و گەلی ئێمە ئەو مەبەستێکی هەیە و ئامانجێکی لەوەی کەەوە تەوجیهی ئەم گەنجە بەو شێوەیە بکە کە لەوانەیە لە پاشە ڕۆژە بینیمان کەسانێکە هەڵگەڕانەوە کەسانێکە کوردیان کوش کەسانێکە زاناکانیان شەهید کرد تەوجیهێکی وای بکە کە دژی خاک و وڵات و نیشتیمانی خۆی بێت ینی با بڵێن ئەو ڕوحی نەتەوەیە کە پێویستە ئەمرێ بۆی ئەو ئەوترێ زۆر جارەمە لە خەڵقی بیستین کە ئیسلامیەکان ئەمانکەنەوە ژێردەستی عەرەبیە تورکیا فارسیانی ئەم قسێ ئەتوانین وان نەڵێن چونکە هەمویان وەکو یەکنین تیاتی چاکە تیاتی خراپە بەڵام ئەوانەی کەوا زیاتر مەبەستیان سوڵتە و دەسەڵاتێکە کە ئەوە بەکاربێن ئامانجێک من پێم وایە تیا سەرکەوتو نابن ئامانجەکەیان ناپێکن لەبەرەوە لە ناو کووردە ئەم فکرە نامۆنە جێگای نابێتەوە بۆ نمونە ئێستا ئەگەر وا بواە بەپێی ئەو ئیدیاوانە بواە لە دوای بڵێن نەوەتەکانەوە کە ئەم فکرە تونڕەویانە هاتوونە کوردستانەوە ئەبواە شوێن پێی خۆیان بکردایەتەوە تا ئەوەی کە دەسەڵاتیان بگرتە دەست بەڵام ئەبینی خەڵق بەم فکرە ناموانە ڕازی نییە ئەنی پێت وایە هۆی سەر نەکەوتنی ئیسلامیەکان ئەوەیە کە نەیانتوانیوە تێکەڵ بن بە ڕۆحینەتەوە ئەوەیە چونکە ئەگەر ئەبینی ماستە مامۆسایەکی سەر مینبەرە لەوانەیە جەماوەرێکی هەبێ بەڵام زیاتر کەسێکی میان ڕەوە مامناوەندیە یعنی یاخود شێخێکی تەریقە دێستا بۆ ئەمەی کە باسمان کرد لە بەرنامەکەمانە حەڵشی عوسمانی بیارە خوا دەرەجان ئالیکە نەخشبەندی کە ئاخر مرشید بۆ لەم سیلسیلە پیرۆزە نزیکەی 20 میلیۆن لایەنگەری هەبووە لە وڵاتان و دەوروبەر و بەس ئەوەشە کە کوردێکی سادە هەموو کەسێک کە توانیوێتی بچێتە خزمەتی جگەلەوەش کە خزمەتیان کردووە لە بواری طریقەتەکەیە ئیرشادا ئامۆژگاریە هاتوون خزمەتی گەڵەکەیان کردووە خانەخان کردوێتەوە تەکیان کردوێتەوە نایەناوە بە خەڵەکەی تەسەوف بە گشتی لە کوردستانە با بڵین ئەگەر ڕاست بێ زۆر ڕوو لە کەسبوونی ڕووی لە کەسی کردووە پێت وایە ئەمە ڕاست بێ ئەکرێ بڵێن ئەگەر ڕوو لە کەسبوون بکە ئەگەڕێتەوە بۆ هەڵی هەڵگرەکانی چونکە ئێمە ئەیمەی تەسەوفمانەیە لەوانە هەل حەزرەت شێخی جونەیدەوە بیگرێت تاوەکو ئەوانی تر کە فەرمیانە ئێمە ئەم ڕێبازەمان
پایوەستە بە قورئان و سنەتی پێغەمبەرەوە صلی الله علیه و شریعەتی ئیسلام ئەبێ ئەمانە وەکو یەک هاوتا بکرێن یعنی لەگەڵ یەکا بن وەکو چۆن بە مەولانا خانی نەقشبەندیان گوت ذو الجەناحەین شێخانی بیارش کە هاتوون شێخانی نەقشبەندی بە هەمان شێوە طریقەت و شریعەتیان پێکەوە هەڵگرتووە ئەگەر هەر کاتێک وا بوون ئەبینی ئەوەنەی عالم و زانا و طالبی علم و فەقێ ڕویان تێەکا خەڵکی تریش بە طریق ئەولا ڕویان تێەکا و ئەگەشێنەوە هەر کاتێکەوە بوون من ئومێدێکم هەیە ئەڵێم بۆ ئایندەی کوردستان و گەلی کورد بە تایبەتی ئەم ڕێبازە پیرۆزانە زیاتر و زۆرتر ئەبن و گەشەکەن و پەراسێن. ئاین بەهایەکی با بڵین مرۆڤەیە هەموو مرۆڤ کۆمەڵە بەهایەکی هەیە ئاینیش دێت جەخت لەسەر ئەو بەها ناکاتەوە بەڵام دوجار ئاین لە ژیانی مرۆڤە با بڵین ڕەنگەداتەوە ئایا کرێ بڵێن هەموو نەتەوەیەک ئەتوانێت لە ئاینێک وەک ئیسلام کە بەهاکانی بۆ هەموو مرۆڤایەتین بەرجێک بدورێ بەقەدەر خۆی بێگومان ڕاستە ئاین هەر خۆی لە ئەساسا چۆک و فۆرم چۆک و پەیام ئاینێکی کەونیە ینی مخاتەبەی مرۆڤەکە وەکو مرۆڤ بەڵام دوجار ئێمە دین بەها ئەدەین بە هەندێک لە فەقەرات هەندێک لە جومگەکانی ئاین ئیستا گەر بێ مەبەست لە ئیسلام بێ لێرە ینی سەیرەکەی تاکو سەردەمی کۆتایی سەردەمی ئەمەویەکان و سەرەتای سەردەمی عەباسیەکان سەیرەکەی ئەم جۆرە لە جیاکاری نییە بەڵام کاتێک وشیارەیەکی قەومی لە ناو عەرەبا دروستە بێ حکومیەوەی قورئانەکەش عەرەبیە ئەو کاتە دێن ئیسلامە عەرەبێنن ینی هەژمونی عەرەب و کۆمەڵگەی عەرەبی و کەلتوری عەرەبی کۆنترۆڵ و مۆنۆپۆلی تەواوی کایەکانی و پنتەکانی ئیسلامەکە ئەو کاتە ئەو شێوازی مامەڵەکردنی ئیسلام لەگەڵ حتا خەراج و زەکات و دەواوین و ئەوانە دووبارە ئەوان دێن چێکن تەعریبی تەواوی ژیان بەس تۆ خۆت پێتوانێ هەر ئەوە ڕەوتێکی مێژووی ئاساییە دین لەکوێ بوو ئەو تەبیعەتە وەرەگرێ چونکە دوجار ئەو کە ئەوانەی کە دین پراکتیزاکەن مرۆڤن مرۆڤەکانش لێرەدا عەرەبن عەرەبیش خاوەنی کەلتوری خۆی عەرەب تاکە کەلتور نەبووە لەو کاتاکە بەڵام کەلتوری زاڵ بووە کەلتوری دەوڵەت بوو ئاخر ئەوان خاوەنی هەم دەوڵەت و هەم دینەکەش بوون ئەوەیە خاڵەت جەوهەریەکە لەم نیقاشە ئەوەیە عەرەب خاوەنی کەلتور خاوەنی دەسەڵات خاوەنی پەیامە دینیەکەیشە هەمووی خێر و ئومەتین و خرجت للناس فاکتەرەکان لەژێر دەستی خۆیەتی بێگومان ئەوان لە لەحزەیەکی تاریخیە دێن و تەوزیفی معانی دینەکەن لە خزمەتی عەرەبایەتی دەوڵەت عەرەبایەتی دەسەڵات عەرەبایەتی سیستەم ئەنجا لێرەوە دێن چی ئەەکەن نەتەوەکانی تر ڕۆم و فارس لە میزۆپۆتامیا و لە شام ئەکەنە دەرەوەی کایەکە جا لێرەوەی تر بناغەیەکدا ئەندێ بۆ ئەوەی کە پێوترێت دەوڵەتی عەرەبی ئیسلامی لای قەومی عەرەبەکان هەمیشە ئەم مستەڵەحە زۆر بابێتی مێژوو نووسەکان یا مفەکرینی بەعس و ئەوانە زۆر جار باسیەوەکەن نەڵێ دەوڵەتی عەرەبی ئیسلامی خۆی لەو لەحظا کە نیزامی ئیسلامی ئەکرێ بە نیزامێکی عەرەبی لەو کاتە عەبدولمەلیکی کوڕی مەروان و ئەوان دێن ئەبن بە سەرەتای دانانی ئیسلام و گەڕانەوەی بۆ حوزن بۆ ئامێزی عەرەب با واز لە عەرەب بێنین ئەی فارس ئەی تورک ئەی کورد هەمویان مامۆسا فارس بە گوێرەی خۆی لەو کاتی کە سەفەویەکان مەزهەبی شیعە وەرەگرن ئەو کاتە ئەوان پڕ بە پێسی خۆی سوودیان وەرگرتووە لە بۆ دروستکردنی ئیمپراتۆریەتێکی گەورە بەناوی بە کۆمەڵێک مەفاهیمی دینی کۆمەڵێک مەفاهیمی دینی و کۆمەڵێک ستەمی تاریخی کە لەو مێژوە فارس تەنانەت نەورۆزیشیان کردوتە جەژنێکی دینی ئیسلامی کە عەلی کوڕی ئەبی تاڵیب تیا هەڵوای خواردو هەموو مەجالەکان مامۆسایانی حتا تورک لە کۆتایی سەردەمی نەجمەدی دەربەکان کلاس لە سەرەتای دەوڵەتی عوسمانی هەتاکو لەم ئەخیرانش کە نەجمەدی دەربەکان لە کۆتاییەکانی تەمەنیا بوو ئەوان موئەسسەیەکی گەورەیان داناوە چۆن تورک سوود وەربگرێت لە دی ئەندەنوسیا سێکە مالیزیا سێکە هەموو ئەوانە بەڵام لەم نێوەندا لەبەرەوەی کورد لە غیابێکی قوڵی ئیدراکی خۆیان ئەژ یا ئەتوانی بڵێن کورد تەبع کورد
ژێردەستەی میلەت و کەلتورەکانی ترە کورد ناتوانێت سوود وەرگێت لە دین و ناتوانێت بی کوردێنێ ئێمە تاکو ئیسا مەزهبێکی کوردیمان نییە نە لە فیقانە لە فیکرە نیمان خۆ تورکیش نییان مەزهبی حەنەفین مەسەلە ڕاستە بەڵام ئەوان لەبەر ئەوەی دەوڵەتن ئەتوانێت هەندێک لە مادەخاوەکانی ئیسلام بەکار بهێنە بسێریکە ئیستا چۆن ئیسا گەڕانەوەی تورکیا بۆ فەزای باڵقان یا بۆ فەزای باکووری ئەفریقا لەسەر چه ئەساسێک لەسەر ئەساسی کەلتوری عوسمانیە کە کەلتوری عوسمانی دەرهاویشتەی ژیانی سنی ئەمە ڕوونە ئەوان هاتوون بەڵام کورد چی هەیە ئیسە من یەک مفارقی سیر بەلامەوە مامۆسا ئەویش ئەوەی ئێمە لە پانتایی مێژووی ئیسلامە بگەڕێت چەند شتێکی بەسییتمان هەیە بۆ نمونە شتێکمان هەیە پێوترە تەریقەتی قادری کەس نەزانی باشە ئەم تەریقەتە دیاردەیەکی کەونیە ئەنی تەسەور کە لە پاکستان و هندستانەوە هەتاکو وەگاتە تونس و مەغریب لە پانتایی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە مرید و مەنسوبیان هەیە وانە و ئەساسی فکرەکە ئەساسی پرۆژەکە داینەمە بەشەرەکەیشی کووردە ئەنی تۆ سێرەکی تاریخ سری هەندێک گوێنە بکە مامۆسان ڕخنە لە قادری بەوە ژێ کە زیاتر بەلای عەرەب و شیعەیە ئەوە کەم تەرخەمی کووردە کەم تەرخەمی کووردە لەبەرەوە ئێمە ئەتوانین تەریقەی کەس نەزانی بخەینە خزمەتی پرۆژەی ناسیۆنالیستی کورد بڕیار بەدەستانی دنیا موریدی تەریقەتی کەس نەزانین ئێمە بۆ سوود وەرنەگرین بەڵام من چۆن بتوانم سوودی لێ ببینم کە شێخی تەریقەت خۆی نەیەوێت ئەزانی چۆن ئەنج ئەو کاتە ئێمە چۆن احتیوایەکەین یەک ئەم پرسیارە ممکنە ڕوبەڕووی مفەکرینی عەرەبیش ببێتەوە بۆ نمونە کەسێکی وەکو میشەل ئەفلاق چۆن مادەی خاوی ئیسلامی چۆن بۆ نمونە خەیر و ئومەتین ئوخریجەت للناس چۆن تعریفیەکە بەوەی کە ئەمە مەبەست لە عەرەبە مەبەست لە ئیسلام نییە ئەم خەیر و ئومەت ئەوڵێن ئەمە بەس لە عەرەبە حتا خەیرۆڵە تولفاح نەزەری هەیە لەسەرەوە باشە مامۆستا ئێمە چۆن ئەتوانین معالەجەی ئەمە بکەین مامۆستا چۆن ئەتوانین چارەسەرێکی عەمەلی واقعی تیۆریزە بکەین بۆ ئەوەی کە چۆن سوود وەرگرین لەم مادەخاوە باشە بەڵام ئێستا سەردەمی گلۆبالیزیشنە ئەو لەمە وەگەڵێن دنیا بۆتە گوندێکی بچووک کلیچێگەکەی لە یوتیوب مەلایەکی عەرەب ئیتر ئیبن بازە ئیبن عوسەیمینە عەمر خالیدە شەعراویە کێ هەیە تو قسەت بۆکە ئیتر تۆ لەم سەردەمایە کە هیچ سنوورێک نەماوە چۆن ئەتوانین کللتورێکی نەتەوەی دروستکەی پرسیارە جەوهەریەکە لەمە جەوهەری تر پێویستمان بۆیە کللتورێکی نەتەوەی دروستکەین لەسەر دیناس نە بێگومان ئێمە چەند جۆر کەلتورمان هەیە لە سەردەمی عەولەمە معلومی جەنابتە کەلتورێکمان هەیە کەلتوری ناتقە ئەو کەلتورەیە کە دێ دەرس بە من و تۆ ئەڵێ دەرس بە مرۆڤایەتی ئەڵێ بەهاکانی من یاکە من بە پیاوی من سۆپەرمانە ئەمە پێوترە کەلتوری ناتق دێ دەرس ئەڵێ کەلتورێکمان هەیە و کەلتوری متەلەقی ئێمەین متەلەقین وەرگرین یعنی پرسیارەکە بۆ ئینسانی کورد بۆ ڕۆشنبیری کوردەوەی ئێمە چی بکەین چ جوودێ بکەین و لە چ کۆدێکەوە بتوانین مقاومەی نەتوانەوە بکەین چۆن نتوانین بەرهەڵستی بکەین لە مادەکانی نتوانەوە بۆ خۆی لە خۆیان چ غایەتێک یانی من وەکو مرۆڤێک بشین لەبەرەوە نەتەوەکانی تر وەڵامەکە زۆر ئاسانە مامۆستا لەبەرەوە نەتەوەکانی تر بۆ نمونە فارس دەوڵەت سپۆنسەری نەتوانەوەی کەلتورەکە ئەکا تورک بە هەمان شێوە حتا سەردەمی داهات و شەڕی داهات و شەڕی حەزارات و ئەدیانی جیاوازە کۆنفۆشیۆس دەگەڵ جیهانی مەسیح عملیان فەشەلی نەهێناوە لەبەر ئەوەی ئیسا ئێمە سیرەکە نە شەڕی جیهانی دژە تیرۆر جەناب تەزانی هەرو ماناکەی بەو شێوە بکەمە شەڕی عالەمی ئیسلامی و عالەمی عالم شەڕ ئیسلامی بە کۆمەڵک شێت و شووری داعش و قاعیدە ئەوانن ینی ئەوەیان ئەوە وەڵامی ئەم پرسیارەیان لە ڕاستیە ئەگەڕێتەوە ئێمە بێکنەکاری تەریخی بکەن چکە ئەو داعش بەو ئەو نەزەریاتەی ئێمە هەنێ قسەمان باس کرد ینی بەڕاستی مانەوێیانە پێمان خۆش بێدیانە داعش ونبووی خۆی لە ناو دەقەکانی ئیسلامە دۆزێتەوە ئێمە چی بکەین بۆ ئەوە چۆن بتوانین معالەجەی ئەوە بکەین لەبەرەوە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ئێمە پێویستمان بە دروستکردنی کەلتورێکی نەتەوەیی هەیە بە خاتری دوو سەبەب یەکیان کورد دەوڵەتی نییە بیپارێزێ وەکو کەلتور وەکو بەها وەکو مرۆڤ لە مێژوودا وەک باسکرا کورد توانیوێت ڕۆحی دینوەر بگرێت و لەگەڵ خۆیان دیگونجێنێت بەڵام لە ئێستادا ڕۆحی ئەولەمە یاخود گلۆبالیزیشن
یا کە بە کوردی پێدەوترێت بە جیهانی بوون وای کردووە دیسانەوە جارێکتر هەموو کللتورەکان تێکەڵ ببنەوە بە جۆرێک کە نەتوانین چیتر کللتورەکان لێکجا بکەینەوە وەک دەڵێن دنیا دەبێتە گوندێکی بچووک لەوانەیە بەهاتینیەکانیش بە هەمان شێوەیان لێبێ ئەمە ئەگەر نەپوچێنەوە ئەوانیش لە ناو ڕوحی ئەولەمە و لە ناو کللتوری جیهانیدا بەگشتی سوپاس کە بینەرمان بوون.